سۆران بە جیاوازی کۆلێژی عیشقەوە بەرەو داهاتوو هەنگاو دەنێت. لە کۆلێژی عیشق کە ناونیشانی کوالەتی و سەرکەوتنەکانە، زمانی ئینگلیزی زمانی سەرەکی خوێندنە و جگەلەوە زمانەکانی کوردی و عەرەبی و تورکی دەخوێندرێت. کۆلێژی عیشق لە پۆلەکانی باخچەی منداڵان و بنەڕەتی و ناوەندی لە ڕێگەی خوێندنی پراکتیکیەوە قوتابیان بۆ داهاتوو ئامادە دەکات. منداڵانی تەمەن 4 ساڵ و 5 ساڵ لە باخچەی منداڵانەوە بۆ پۆلەکانی خوێندن ئامادە دەکرێن و هەنگاو دەنێن بەرەو خوێندنێکی کوالەتی بەرز لە خوێندنی بنەڕەتیدا. لەگەڵ مامۆستا و ستافە پەروەردەیە فیداکار و هاتووەکانماندا بە جۆش و خۆش و خۆشەویستی و زانستی مۆدێرن و تەکنەلۆژیای نوێوە قوتابیانمان بۆ داهاتوو ئامادە دەکەین. سەردانمان بکەن و میوانمان بن بۆ ئەوەی جیاوازەکانمان و تواناکانمان لە شوێنی خۆیدا ببینن. کۆلێژی عیشق، ناونیشان سۆران، شەهیدانی ئازادی. ژمارەی پەیوەندی 0751 810 2005.